کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. یەکێک لە بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان تونند و تۆڵکردنی دەواازەکانە بۆ ئەوەی ڤایرۆسی کۆڕۆنا نێتە نێو هەرێمی کوردستان. ئێمە وەکو تیمی باسی ڕۆژ ئەم جارە هەوڵ دەدەین سنوورەکان بە تایبەت سنووری هەرێمی کوردستان لەگەڕ عێراق بۆ پێیکە لە کەرکووک، لە بەغدا، لە نەجەف، لە میسال، لە چەند شوێنێکی پارێزگاکانی عێراق ڤایرۆسی کۆڕۆنا بڵاو بۆتەوە یاخود حاڵەتی توشبوون خراوەتە ڕوو. دەمانەوێت بزانین ڕێوشوێنە تەندروستیەکان چۆنە، تیمەکانی تەندروستی چۆن وا دەکەن ئەم ڕێگایانە بپارێزن و ڕێگە نەدەن ئەو کەسانێک کە هەڵگری ئەو ڤایرۆسن بێنە نێو هەرێمی کوردستان. ئێستا ئێمە هاتوینەتە یەکەمین خاڵی تەندروستی کە لە هەرێمی کوردستان، سنووری هەرێمی کوردستان لەگەڵ سنووری پارێزگای کەرکووک دەستی پێ دەکات. لێرە تیمەکانی تەندروستی دوو جۆرە تیمەنە. تیمی تەندروستی تایبەت بە پشکنین کە لە کۆمەڵی کارمەندی تەندروستی و کەسانی پسپۆر پێکاتون، لەگەڵ ئەوەش تیمی هۆشیاری هەیە، تیمی تەندروستی لە 9 کەس پێکاتون، تیمی هۆشیاریش لە 4 کەس پێکاتون. بە شێوەیە کە تەواوی کارمەندانی تەندروستی تیمەکانی تەندروستی خۆیان داپۆشتووە، بە شێوەیە کە هەر کەسێک لە کەرکووکەوە دێتە نێو سنووری پارێزگای هەولێر پشکنینی باشی لۆ دەکرێت. کاک ئازاد سڵاوت دەبێت، ماندوو نەبن، باشن، هیوادارم باش بن. پێم بڵێ لە کەیەکەوە دەستان بۆ پرۆسەی کرد دەربارەی ئەو کڕۆنەی بەرێ ئێستاش دیسان تووشی ئەوەی کۆما بووینە ئەلحەمدولیلا وەشکرد، بەس تاکو ئێستا تووشی هیچ شتێکی نەبووینە. زیاتر لە ئەحسایەکانیشم کردیا، زیاتر ئەحسایەکانم کردیا، زیاتر لە 3000 چێکم کردیا وەبی خەڵکی کوردستان دڵنیایی لەو خەتەی لەو شەقامەی زیاتر لە 3000 کەس تاکوی ئێستا شتاق تووشی هیچ کارەساتێکی نەبووە. نەخێر، چونکە کارمەندەکانی ئێمە دائیم کاتژمێر 24 کاتژمێر ئێشگریان هەیە. لەو 24 کاتژمێرەدا بۆ هەر کارێکی نەخوازرا و کەوا لە کوردستان ڕوو بداتن بە سووترین کات دەگەینە ئەم شوێنە. دەستان پێ کردووەوە ئێمە تقریبەن مچینە 12-13 ڕۆژ زیاتر ئەمە دەستمان پێ کردیە. 12-13 ڕۆژ بابزانم ئەوانە ماندوو نەبی، سڵاوت لێبێ، باشیت یەکەیەکە پشکنینیان بۆ دەکەیت وانە کەەوە دەرەزەی چەند بوو ئەو خاتونە کات دەتوانین لی بدەیتەوە زەحمە نەبی بابی بینی ئەمە 36 کەوایە نۆرمالە. زۆربەی ئەوانەی دێن باشە. پێم بڵێ زۆر جار دەگوترێت دەڵێن ئەگەر حاڵەتەکە تاڕێبوو شەر نییە کۆڕۆناوی ئەگەر تاژ هاوکردنەك لە جێکی بلەوانەیە تای بەرز بێ کەسەکە مەرز نییە کۆڕۆناوی ئەوەی تای بەرز لە دەرەجە چەند ئەوە ئاماژەش سوور دەدات لە 37 لە 37 دەڵێ سوورە تای بەرزە تای بەرزە چی لێ دەکەنەوە چی لێ دەکەن. ئێمە ئەگەر خەڵکی هەولێربی تیممان هەیە دێن دەیبن ساتی بۆ دەکەن لێ بزانن ئەکید دەکەنەوە حاڵەتەکەی چیە بە پێی پێویست عیلاجی وەردەگرێت. باشە پرسیاری لێ ناکەن زۆر جار هەیە دەڵێن گەروی ئەستور بێ تای دەبێت سەرمایەک بکێشەوە کاگازە بنسبت ئەوەی علامات و ئاڕازی تایبەتی خاصی خۆی هەیە. احتیمالە سینجی التهابی کردبی چونکە تا شەر نییە بنسبت ئەو شتێ بەس تووشی ئەو ڤایرۆسی ببیتن. احتیمالە التهاباتش کلەی بەقووەت هەبی، احتیمالە سینجی هەبیتن، احتیمالە چۆن جیاوازی دروست جیاوازی دیارە لەبارەی فرمێسک و لەبەرە حرەکات و شلبوونەوە و حرارەکەی دیارە. بەڵام تا دەگاتە بۆ شوێنی مەبەست کە بۆ شوێنی مەبەست لەوێندە سەر لە نوچێکی بە ئەستیسکان و بە ئەشیعە و بە دکتۆری ئەخسایی لەوێن دەرمەوجودن ئەو فڕۆستاتەنەی شوێنی تایبەتانیان ئیسعافتاندان ئیسعافمان هەیە بۆ گواستنەوە بۆ هەموو شێوازەکان هەیتمان. زۆر باشە. لێرە تیمێکی هۆشیاریشتان هەیە، بازای تیمەکانی هۆشیاری سڵاوتان لێ بێ ماندوو نەبن. ئێوە کۆمەڵی کارتان لە بەردەستدایە. جارێ بابزانم ئەو کارتانە بازدە چی دەکا؟ دەڵێ یەک لە ڕێنمایەکان خۆت بپارێزە لە نەخۆشی کۆڕۆنا وانە؟ دەڵێ چی دواتر دوور بکەوە لە چی؟ دوور بکەوە لە هەر کەسێک کۆکە و پژمین یان نیشانەکانی ئەنفلۆنسا هەڵامەتی هەبێت. ینی کۆکە و پژمین
ئێوە دەڵێنە هاوڵاتی بەڵێ. هەر کەسێک پشبینی زۆر بوو یا کۆکەی هەبوو دەبێت خۆتی لێ دوورخیتەوە چەندی خۆمان لێ دوورخینەوە لە مەترێک هەتاوەکو 2 مەتر ئەبێ خۆتی لێ دوور بخیتەوە ئەگەر مەتر. ئەگەرزانیت ئەو نیشانانەی هەیە بەڵام لە کاتی و کاتی کە ئەپژمێ یاخود هەستێکی کە ئەکۆکێ تاو تۆ دەبێت خۆت بپارێزی بەدەمام کە یاخود هەر شتێکە لەلاتەوە بێت زوو بخیتە سەر دەمەت بۆی کە هەناسەی ئەو بۆ تۆ نێتوەڵی نەم زۆر باشە دەڵێ دووەم خاڵ دەڵێ دوور بکەوە لە بەرکەوتن لەگەڵ ئاژەڵی چێویان ئاژەڵ و پەلەوەری ماڵی بەبێ پۆشینی بەرگی پارێزرا و دەستەوان ئەوە چیەوە چۆنەوە بڵێ ڕەنگە ئەو ئاژەڵانەی کە تۆ مامەڵیان لەگەڵاکە ڕۆژانەوەکو سەگ و پشی لەو یاخۆت مانگا و گوێ درێژ و لە گوندەکان دۆشەنانە لەبەر ئەوان توانای خۆ خاوێنکردنەوەیان نییە تۆ بەرکەوتە تێ لەگەڵانە بۆی هەیە چه ئەو ڤایرۆسە چه ڤایرۆسێکی تر بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە باری تەندروستی تۆ تێک بدات یاخود ئەو ڤایرۆسە بۆ تۆ بگوازێت باشە ئاماژەیەکی ترەیە دەڵێ لە شوێنێکی شتێکان بەڵغەمیان تفڕێ مەدە و دەستت مەبە بۆ دەم و لوت و چاوت بەڵێ لە شوێنێکی چەکان لە کاتی فرێدانی بەڵق یان پژمینەوەی پێویستە کلێنکەس یان دەمان بکاربینی فرێدێ شوێنی دیاریکراو کە ئەوی هەیە زبڵدان هەیە فرێدێ بۆەوەی کەشی تر لێت توش نەبی سەبەبی گواستنەوەی ئەو پژمین و ئەو بەڵغەمەی کە تو فرێدێ سەر زەوی باشە ئێوە لە هۆشیارەکەتاندا بەس بە کوردی نووسراوە بەڵام ئەوەی دەبینم لێرە خەڵکێکی زۆری بێگانەش دێتە بەڵێ ئێمە لەبەرەوەی کە با بڵێن ڕاستە بودجێکی تایبەتمان بۆ تەرخان کراوە بەڵام هێشا ئەوەندە نییە کە ئێمە بتوانین هەر هەمووی پێکەوە با بڵێن ڕای بکەین و چاپ بکەین و 40,000 دانەمان لە ڕێگایە لە چاپخانەیە کە بە دیوێکی عەرەبیە و ئینگلیزیە و هەم بۆ سنوورەکان و هەم بۆ ناوخۆی عەرەبیشتان هەیە لەگەڵ کوردیە زۆر باشە تا ئێستا چیتان بەدی کردووە لێرە ئێوە وڵا ئەوەی کە ئێمە بەدیەکەن خەڵکی پێشوازی لەکە لە ڕێنمایەکان وەری ئەگرێت لە ئێمە و یعنی هاوکاری تیمەکانی تەندروستین سپاسیان ئەەکەین زۆر باشە بابزانین ئەو تەکسیە ئەوانە لە چێوە دێت کاکە سڵاوتان لێبێت چۆنی جانەکە باشی نەفەرەکان کووردا یەکەسیان کوردی سووریا ڕۆژاوانە بەخێر هاتن لەکی دەرێبوونی کەرکووکی ڕەوشا کەرکووک چاوا بوو خۆش بوو نوکە پشکنین هەیە پشکنین بۆ ڤایرۆسی کۆرۆنا چاوا دەبین کارێکی باشەیان وەڵا خۆت باشە کارێکی گەلێکی باشە ساڵ خۆی جوار ڕازی بێ وەڵا گەلێکی باشە مای چەند یەکەم جارە وسا بێنە پشکنینمون یەکەم جارە بەری کەس پشکنین بۆەوە نەکردە باشە ئەمە کەسێکن کۆمەڵە کەسێکن لە ڕۆژاوای کوردستان هاتوونەتە هەولێر دەڵێ ئەمە لە پێشوودا پێشەوەی بینە سنووری پارێزگای هەولێر تاوەکو ئێستا هیچ پشکنینێکمان بۆ نەکراوە ئەمە یەکەم جارە کاکی برەسلااوت لێبێت ڕۆژانە چۆ دەکەیت وڵا هەفتەی دوو جار سێ جاوە هەموو جارە پشکنین بۆ دەکرێت بۆ دەکرێت لە کەرکووک چیەیە وڵای دەم مباسە ئەم دەم مباسە هەیە بەستەکە شتێکی وانە بەزەقی دیار بێ ئەو پشکنینانە چۆن دەبینی تۆ زۆشتی چاکە باشە تۆ چۆ خۆت دەپارێزی چوار کەس لەگەڵت سوار بووە چۆ خۆت دەپارێزی پەنجەرەکە دەکەیتەوە بەڵێ لە ڕێگای نێوان هەولێر کەرکووک ئەوەی سەرنجی میڕاکێشە بوونی نەخۆشخانەی گەڕۆکە کە وەکو دەبینین پاسێکی گەورە نەخۆشخانەیەکی گەڕۆک لێرە ئامادەیە پێشوازی لە نەخۆشکە بەڵام ئەوەی کە تێبینیم کرد ئەوەیە لەو تیمەی تەندروستیدا کە پێکاتون لە 9 کەس دکتۆرێکی پسپۆر نییە کە لەگەڵ نەخۆشی کۆرۆنە مامەڵە بکات نازاندرێت ئەگەر بێت و کەسێک لێرە هەڵگری ئەو ڤایرۆسە بێت چۆن مامەڵەی لەگەڵدا دەکرێت سەرڕای ئەوەی کە نەخۆشخانەیەکی گەڕۆکەیە بەڵام دکتۆری تێدا نییە نەبوونی دکتۆر بە شێوەک لە شێوەکان پێم وایە دەبێتە گرفت بەڵام ئێمە هەوڵ دەدەین لەگەڵ کارمەندانی تەندروستی قسە بکەین و بابزانین ئەو نەخۆشخانە گەڕۆکە کە نمونەیەکی یەکجار جوانە نمونەیەکی پێشکەوتووە نەخۆشخانەی گەڕۆ کە دەتوانێت لێک کادە لە چەند شوێنێک خزمەت پێشکەش بە هاوڵاتیان بکات و ئەم نەخۆشخانە گەڕۆکە
دەکرێت بۆ حالەتی تاڕئیش بەکار بهێنرێت کەسێک تووشی ڤایرۆس دەبێت یان بارێکی لە ناکا وەک دەبینین ئامێرێکی باشی لە ناودا هەیە ئەوەی کە من تێبینی دەکەم نەخۆشخانەیەکتان هەیە نەخۆشخانەی گەڕۆکە بەڵام من دەبێت بپرسم ئێستا خوا نەخواستە حالەتێک هاتە بەردەمتان تەواوی ئاماژەکان کاڵگری ڤایرۆسی کۆرۆنای تێدا بوو وانە؟ ئاماژەکان چنە؟ ئەوێ ڕاستی زیاتر لە 25 ساعت زیاترمان هەیە جاهیزیش کرایە بۆ هەموو شێوازەکان وشی پێم وتی ئێمە وەکو ینی هەرچ وەختەکار زیاتریش هەیە بەرێ 25 ئۆتۆمبیلی فریاکەوتنتان هەیە لە چێنە بەرێ جاهیز کرایە هەمووی لە ئێشگرن خافرن لە هەولێرن بەڵام مەسافەیەکی زۆر ئێوە نەخۆشخانەتان هەیە گەڕۆکە چۆن تەعامل لەگەر کەسی نەخۆش دەکەن ئێمە تەمان جودای دەکەینەوە شتەی جای دەکەنەوە لێرە جودای دەکەینەوە بەس بە نەفسی وەخت تەلەفۆن دەکەین بە زووترین کات دەگاتە شوێنی ئەو نەخۆشخانە چ ئاماژەی لێرە بە بەرێ ئەوە ئەگەر بۆ ڤایرۆسی کۆرۆنە بەکارنێنێر بۆ چام ئەوەی ددانە ئەوە بەرێ ماعادە ئەوەش بەڕێسی ئەسنانمانەوە ئەسنانە هەموو شتێکی جاهیزە متەوەفرە بەرێ بە ئەشعا بە جێبە مۆیلەی خۆی بە مزەخا بە ئاو و زائیدەن بە تقریبن بە لێ نانەوەش و زائیدەن یەچکەشمان هەیە ئەویش ئیشی جەڕاحی دەکاتن کەوایە حکوومەت پێداویستەکانی دابین کردووە بەرێ کارمەندی دابین کردووە بەڵامای دکتۆر بەرێ دکتۆرەکان ئەو ڕاستی دکتۆرەکان متەوەفر نینە بەس بۆ حالای تاڕی ئەبەرێ بەڵام بەرێ پێویستە هەبیت بەرێ پێویستە هەبێت ئێوە بە پێویستی دەزان لە خاڵەکانی پشکنین لە یەکەم دەواازە دکتۆری پسپۆر بەو نەخۆشیە کە چۆن تەعامل بکرێ ضرورە هەبێت بەڵام ئێوە کارمەندی تەندروستی وانە کارمەندی تەندروستی بەرپرسایەتێکی قورسی دەکەوێتە ئەستۆی کەسێک هەڵگری ڤایرۆس بێت چکە تەعامل لەگەڕکردنی سەختە بەێ بەڵام تیمەکانی بزیکی فریاکەوتن شارەزایکی تەواویان هەیە لێرەنا بەرێ ئێمە وەکو ئێمە شارەزەیەکی تەوامان هەیە ماعادە برێ و ڤایرۆس کۆرنا لە سەرخەندن بەرێ زیاتر لە چیمیا باران خوا نەخواستە بە هەموو شێوازێکی بیتن لە جۆرەکانی چیمیابی لە زۆر خەنکاندن بیتن لە ئەنواع نەزیف لە ئەنواع لێدانی گول بەرێ لە زیاتر مەسەلەن یەک بخۆم زیاتر لە 12 سال لە خونسەرخانەی بوویمە و زیاتریش لە پێ سەر مەسوولی ئێمەرجنسی خەسخانەی ناسرە بە خەسخان بەرێ بەزانشە تیمەکەی ئێمە تیمێکی شارەزاییە لە هەموو بوارەکاندا ئەوە ڕاستی بۆ رابردنی ترسناکایی مرۆڤ بۆ هەموو شێوازەکان و احتیاتیشمان دائیم زۆرە. خاڵی پشکنینی کەرکووک هەولێرمان بەجێش کە پێی دەگوترێت نوقتەی پشکنینی شێراوە یاخود دەواازەی شێراوە وەک تێبینی دەکرێت لەم ڕێگایە هاتوچۆکان ئاسایین وەک ڕۆژانی پێش ڕووداوەکانی ڤایرۆسی کۆرۆنا لۆری کامیۆن ئۆتۆمبیلی ئاسایی خەڵکێکی زۆر هاتوچۆ دەکات لە نێوان هەولێر و کەرکووکدا یعنی هەموو شتەکان وەکو خۆی ئاسایین. ئێستا ئێمە ئەم ڕێگایە بەجی دەهێڵین هەر بۆ دڵنیابوون لەوەی کە چۆن ڕێکارەکانی تەندروستی گیراوەتە بەرەو ڕێگایی هەولێر مووسڵ بەڕێ دەکەوین بابزانین لەوێتی مەکانی تەندروستی چۆن ئامادەکاریان کردووە چۆن پێشوازی لە خەڵک دەکەن چۆن ڕێنمایە تەندروستیەکان لە خاڵی خازر لەوێ جێبەجێ دەکەن. گەیشتینە دەواازەی خازەر کە هەولێر و مووسڵ بەیەکەوە دەبەستێتەوە لێرە خاڵی پشکنینە تیمەکانی تەندروستی ئاو شێوەی خاڵی پشکنینی شێراوە ڕێگای هەولێر کەرکووک بە هەمان شێوە لێرە تیمی تەندروستی ئامادەن دوو ئۆتۆمبیلی فریاکەوتن لێرە ئامادەیە هاوکات نەخۆشخانەیەکی گەڕۆک کە دەرگاکەی داخراوە لەم شوێنە بە هەمان شێوە نەخۆشخانەیەکی گەڕۆکیش لێرە لە ئامادەیە ژمارەیەکی یەکجار زۆر هاوڵاتی ئەم ڕێگایە هەرچەندە ڕێگای کەرکووک قەرەباڵغێکی زۆری لەسرە بەڵام وەکو دەبینن لێرەش بە هەمان شێوە قەرەباڵغێکی یەکجار زۆر هەیە ئۆتۆمبیلێکی زۆر هاوڵاتیەکی یەکجار زۆر
هاتوچۆی هەولێر دەکات و لە هەولێرەوەش بە هەمان شێوە بەڵام ئەوەی کە لە مووسڵەوە دێتە هەولێر ژمارەی ئۆتۆمبیلەکان هاوڵاتیان یەکجار زۆرن. ماندوو نەبن. جەنابتان بەرپرسن لەم تەندروستی. چەند کەسنیەوە؟ ئێمە ئێستا 6 کەسین 6 کارمەندین لێرانە هەموو ڕۆژەیە کە دینی ئێرانە بە پێ ڕێنمایەکانی فەرمانگەی تەندروستی هەولێر و هەوڵی پزیشکی فریاکەوتن ئێمە ئامادە باشیمان لێرەیە هەموو ڕۆژێ سعات کاتژمێریان بەسبین هەتا سعات 11 شەو ئەمە لێرەین 11 شەو هەتا 11 شەو لێرەین هەتا کو ئێستاکە تقریبان نێزیک 2200مان بەڕێ کردووە. باشە کاک سابیرەوەی ئەمە تێبینی دەکەم ئێوە خۆتان ناچنە ناو ئۆتۆمبیل پشکنینیان بۆکە ئەومە بۆ ئەمە ئێستا تەنسیقمان لەگە ئاسایش کردیا ئاسایی سیارەکان لێرە ڕدەگری هەر هەمویان دێنێت لێرانە پشتینیان بۆ دەکەن ئیلا حالەتی یەکێک لا قیشکاویانە خۆت ئەختیارە چیوی نەتوانی بێتە خوارێ ئەمە پشتینی لە ناو سیارەکە لوکەین ئەوانی تر بە پێ ڕێنمایەکان دەبی ئەمە لە بەردەمە عازبی بەڵام زۆر جاریانی ئێستا لەوێن دەرە خەڵکێک بوەستێ ئایا ینی ئێوە دەزانن پشکنینی بۆ کراوە یاخودنا هەمویان ئەوان ئاگادارن یەکسەر پێیان دەڵێن دەرێن ناڕۆن هەتاکو پشکنی دانۆ نەکرێ هەموو بەبێ پشکنی ناڕوە ئەبەت کەس لێرە دەرناچی بەبێ پشکنی تۆ پێم بڵێ ئەگەر کەسێک لێرە سوتفا لە ناو ئۆتۆمبیلانە کەسێک ئەو حالەتەی گومانی لێکرا کە هەی بێت چی لێ دەکەنەوە ئەوانە لێرە دەکەنەوە ئەمە کە فەحسمان کرد ئەگە دەرچوو لێرە ئەو حاڵەتەی مەسەتایەکەی بەرز بەوە لێرە دەیگەڕێنەوە ئەو سەیتەرە تەبعاً لێرە کتابی بۆ دەیگەڕێنەوە ئەوانەی خەڵکی هەولێر بن دەیانگەڕێنەوە هەر کەسێک دانیشتوی هەولێر بێ خۆتان سەرپەرشتی دەکەن بەڵێ ئەوەی دەگرێت دانیشتوی مووسڵ و بەغدا و عێراق بێ بڵێ باشە ترستان لەوە هەیە خەڵکێک بە قاچاق بێتە ناو کوردستان بەخوای ئەمە دەزانین چی لۆ لێرە ئەمە ئەو لیژنەماندانەوە کە لێران فەحسی دەکەین بەڕاستی نامانەوێت هیچ کەسەکی شوفە لێکراوە بێتە ناو کوردستانەوە لەبەرەوە کوردستان پاک و خاوێنە هەتا ئێستا حاڵەتەکان زۆر کەمە ئەگەر لەولاوە بۆمان نین ئێمە لێرە هیچمان نییە باش ئەوە ئێستا پشکنین دەکا ئامێرەکان چەندە کار دەکەنەوە ئامێرەکان بە باشی کار دەکەن باشی کار مەزبوطن بابزانینەوە تۆ خەڵک چێن دەوێت زانمە کردی عربی مووسن تۆ خەڵکی کوێ لە مووسڵەوە هاتووی بەڵێ لە مووسڵەوە هاتوون دەچم بۆ هەولێر دۆخەکە چۆن دەبێت ڕێوشێنەکەن زۆر باشە کارێکی باش دەکەن انشاءالله دائما ضل هیچ بەنابەخۆ هەمیشە بەو شێوێ دەمێنێتەوە ئەمەش پۆلیسێکی مووسڵە مدیریەت شوون سەیتەرات نەوفەل شلون تشوف التنظيم هذا؟ شلون او روشوانانە دەبینێت زۆر باشە پەنا بەخوا لە مووسڵیشێ بەڵێ بە هەمان شێوە لە مووسڵیش هەیە هەمان ڕێوشێنی لە مووسڵیشەیە بەڵێ لە هەمان مووسڵیش تۆ دەچی بۆ هەولێر بەڵێ خەڵکێکی زۆر دێت طبعا یعنی لەوانەیە ئەمە لێرە پشکنینەکان ئەوەی بە پێشەوەی کەەوە لێیان کرایە تیمەکانیمە لە 5,000 زیاتر دەکرێت ئێستا لە سەعاتدا هەتا دەگاتە سەعات 4 لەوانەیە حتا 4,500 زەختەکی زۆرە لە شێراوە لێرە باشە تەعاملکردن لەگەر منداڵێکی لەم شێوەیە سەحمەد نییە بۆ ئێوە بەڕێوە تۆزێک زەحمەتە دەترسێتن لا لە بعدیریت کەوایە ئەو منداڵە ئێستا ئەوش بە هەمان شێوە ینی جیاوازی ناکرێت لە نێوان بابێک ئافرەتێک کەسێکی بە ساڵاتچوو هەر کەسێک بێت پشکنین بۆ یەکەیەکە دەکرێت ئەو منداڵە دیارە حەز ناکە بەڵام لە هەمان کات لە کارمەندانی تەندروستی پشکنینی یەکە بە یەکەیان دەکەین ڕێژەی هاتن لە مووسڵەوە بۆ هەولێر بە بەراورد لەگەڵ سنوورەکانی دیکە زیاترە و تیمی تەندروستیش دەتوانم بڵێم ینی ئەرکێکی زۆر دەچێشن بۆ ئەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەلامەت بێ لێرە دوو ئۆتۆمبیلی فریاکەوتن لەم لاوە ڕێگایکی دیکە هەیە چەند کارمەندێکی دیکەش لەو لاوە کار دەکەوە نیە بەڵێ بەڵێ بە هەمان شێوە بە هەمان شێوەکانتانەوە هیچ نەخستانی باشتانەیە پێداویستی باشمانەیە هەموو شتەکانمان مەزبوطە و ئیشەکانمان زۆر بە جوانی بەڕێوە دەست باشە پێم وایە زۆربەی ئەوانەی دێن عەرەبن وانە زۆربەیان عەرەبن بەڵێ زۆر باشە بابزانین ئەو بەڕێزە مرحبا كيفك؟ شلوني باشي؟ انت عربي؟ نعم
جاي منين جاي؟ أنا موظف بالموصل وساكن بأربيل. ساكن بالأربيل. نعم. يومية تروح وتيجي؟ يوميا. شلون تشوف التنظيمات؟ ما شاء الله ربي يحفظهم. مرتاح أنت على الحمد لله والشكر. شلون الوضع بالموصل؟ والله الوضع بالموصل مستقر بس مو مثل الإقليم ما شاء الله. ما يعني أكو فرق؟ طبعا أكو فرق. بالتنظيمات الطبية لو لا بالطبية. بالطبية. أي يعني ماكو هيك تنظيمات يعني. ماكو هيك عناية. هيك يعني فحص. لا موجود فحص. موجود فحص. بالسيطرات موجود. بالسيطرات موجود فحص. بالسيطرة اللي توصل المدخل الموصل. وضع المستشفى شلونه؟ ما أعرف. ما واصل المستشفى. ما وصل. لا. مشكورين. تو تسدليت. بيش تخو من باريس. أري والله دستان خوش بي دستي حموتان خوش بي إن شاء الله. دست روزانه تو؟ هذه كوب صابون دشوم. دڵخۆشی بەوەی کە حکوومەتی هەرێم پشکنینی باش دەکات. هذه كو هيا وشي حكومتي هرم كردستان. خەڵکی چێن دەرەی تۆ؟ أمين. بأصل خلشي قوير. خەڵکی گوێڕی. بس لهولير دادن يشوف. لە هەولێر دادن. ئێستا لە مووسڵەوە دێ؟ لا والله حتى محور وقرامه. حاجی سڵاون لێبێت. باشی ئەحواڵ باشە دۆقە خراپە دەڵێ. پشکنینت کرد؟ پشکنینت کرد. ئەی سەرچاوەکە چۆنە پشکنینەکە باشە؟ گوگڵی باش. چۆن دەبینی لە کۆڕۆنا و ئەو ڕێخستنەی حکوومەت کە پشکنینی باش دەکات لە خۆش تۆ لە چێوە دێ؟ لە مووسڵ. مووسڵ چۆن بووە؟ باش بووە. پشکنین هەیە لەوێ؟ بەڵێ هەیە. سەیتەرا هەیە. تۆ پشکنینت بۆ کرا؟ ناوەکیان من هاتیم نانەمە. نەکراوە. باشە ئێستا ڕێخستنێکی باش هەیە ینی تا ڕادەیە خەڵک تۆ ئەوە نەخۆشخانەی گەڕۆکێ ئەومە دەست خۆش بێت دەست خۆش بێت گەلە دەست خۆش دڵخۆشی بەوەی گەلک حکوومەت فریایەوە کەوتووە ینی نوە نەکاکە ئینشەڵا هیچ نابێت ئینشەڵا هیچ ناترسی ناترسی هەترس لێ دەترس تۆ وەکو هاوڵاتیەک چۆن ئەو ئامادەکاری حکوومەت دەبینی وڵا زۆر باش دەبین کارمەندی تەندروستی باشن الحەمدوللا زۆر باشن لێرە یعنی پێت وایە ئەوان پێشەوەی زۆر تونند ڤایرۆسەکە بڵاو بێتەوە وریانە بەڵێ کارمەندی ئاسایش لێرە هەر نەفەر دەین نەخوارێ کوردبی عەرەبی هەموو دەین نەخوارێ بەبێ جیاوازی ژنبی منداڵبی هەموو بە منداڵ بینیمە لێ ڕۆژان دەبینیمە من ڕۆژان ئیشی من ئێرەیە لە زۆربەی خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان تەنانەت لە نێو سنتەری شارەکانیش وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێنمایەکانی تەندروستی ڕێکخراوی WHO تەندروستی جێبەجێ دەکات بە شێوەی پێویست بەڵام لەگەڵ ئەوەشدا هەموو ڕێنمایە تەندروستیەکان باس لەوە دەکەن باشترین هۆکار بۆ ڕێگاگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا ئەوەیە کە دەبێت هاوڵاتیان لە سەرانسەری گیان بە تایبەت لە هەرێمی کوردستان کە ئێمە خەمخۆری ئەوانی پێویستە هۆشیار بن خۆیان بپارێزن و ئەو ڕێنمایانەی کە هەیە بەباشی جێبەجێ بکەن ئەوانەی کە دەڵێن ئەم ڤایرۆسە جێگای مەترسی نییە بڕیارێکی هەڵەیە بە هۆشیاری تاک دەتوانین زاڵ بین بەسەر ڤایرۆسی کۆرۆنا و بە هەمومان دەتوانین بۆ یەکجاری ئەم ڤایرۆسە لە ناو ببین تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.